بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان و خۆشەویستانم، لە زەمەنی محنەتەکانە ئینسانی ئیماندار کە سەیری جیهانی ئیسلامی ئەکات یەک پارچە ناڕەحەتی و ئێش و ئازارە بینێ. سەیری کوردستان، سەیری عێراق، سەیری ئێران، سەیری سووریا، سەیری وڵاتی شام، میسر، فەلەستین، بۆرما، سین، هەر قوژ بنێک و سوچێکی ئەم سەرزەوی ئەبینی مسلمانان، دووەلی خەلیج، هەمووی ئەوەی کە ئەوێ دینداری ڕاستەقینەکە لە میحنەت و ناڕەحەتی و ئێش و ئازارایە. لەناو ئەم ناڕەحەتی و ئێش و ئازارانەیە کە ئەچیتە خزمەت قورئانی پیرۆز، یەک کۆمەڵ وعدی یەک لە دوای یەک ئەبینی لە خوای گەورە بۆ ئینسانەکان، بۆ مسلمانەکان، بۆ ئیمانداران. ئەفەرمێ وَلَن يَجْعَلَ اللَّهُ لِلْكَافِرِينَ عَلَى الْمُؤْمِنِينَ سَبِيلًا. وعدی خوایە جەلە جەلالوه ڕێگایە بۆ کافران نایەڵێتەوە کەوا لە سوچێکەوە زەربە لە مسلمانان بدەن و ئیمانداران بدەن. وعد الله الذين آمنوا منكم وعملوا الصالحات ليستخلفنهم في الأرض كما استخلف الذين من قبلهم. خوا جل جلاله وعدی داوە بە ئیمانداران، ئەو ئیماندارانەی کەوا دوو صفەتیانە کۆبووەتەوە، ئیمان و عەمەلی صالح. خوای گەورە ئەیان کاتە خەلیفەی سەرزەوی، هەر چۆن کەمە استەخلەفە الذین من قبلکم، پێش ئێوە خەڵکێکی تری استخلاف کرد لەسەر زەویەوە، کردی بە ساحێبی زەوی، ئیماندارانیش بەو شێوازە ئەکات. وئین جوندنا لهم الغالبون. جوندەکانی ئێمە، سەربازەکانی ئێمە خوای گیان ئەفەرمێ ئەوانە غالبن، ئەوانە سەرکەوتون. وەکانە حەقا عەلەینا نەصر المؤمنین. حەقە لەسەر ئێمە و خوا خۆی واجب ئەکا لەسەر خۆی کە نەسری ئیمانداران بدات و سەریان خات. لەمانەش زیاتر إن الله يدافع عن الذين آمنوا. خوای گەورە خۆی بۆ خۆی دیفاع ئەکات و ئەجەنگێ، دیفاع ئەکا بۆ ئەوەی ئیمانداران پارێزراو بن، دیفاعیان لێ ئەکات. لەبەردەم ئەم وعدە جوانانەی رب العالمینە ئەوەستی بەڕاستی خەوف و ناڕەحەتیەکانی ئومەتی ئیسلامیش ئەبینی، غەم و پەژارێکی زۆر گەورە دڵی ئینسانی ئیماندار داگیرەکە. ئەگەر هەموو کەون و کائینات تێک بچێ، زۆر ئاساییترە لەوەی کە وعدێک لە وعدەکانی خوا جێبەجێ نەکرێت. هەر وعدە دابێتی بە ئیمانداران، نەک لە سەتا سەد، لە سەتا هەزارە بەو شێوازەیە لە قورئانە هەمووی ئاەتی سەریحن ئەمانە کە لە خزمەتیانە ئەوەستی و سیر ئەەکەی ئەبێ خەلەلێک هەبێ. نەک ئەم ئاەتانە دەیان ئاەتی تر ئەخوێنیتەوە لە ئاەتی تەئید و نەسر و دیفاع کە خوای گەورە خۆی تەئیدی ئیمانداران ئەکا، نەسریان ئەدا، سەریان ئەخا، دیفاعیان لێ ئەکا، پشتگیریان ئەکا. دوو داستان لە خزمەتانە باسەکەم. ڕۆژی حونەین ئەصحابی ڕەسوڵ الله صلی الله عليه وآله وسلم 12,000 جەنگاوەر بوو. 12,000 جەنگاوەر، 2,000 قەدیم و 10,000 نوێی دوای فەتحی مەککە. لە بەرامبەر حونەینا کە وەستان بیریان کردەوە ئێمە سیاسەت و ئەوەندە کەس بوون، 1000 کەس دەرەقەتمان نەئەهات. ئەم کۆمەڵەکەمە چی ئێستا بەرامبەر ئەم جێیشە گەورەی ئیمانداران وەستابێ؟ سەیری جێشەکەیان کرد، ئەم هەموو پاڵەوانەی تایە، پاڵەوانی تیا بوو لە جەنگی بەدرەوە بەشداری کرد و تا ئەوێ زۆر کەڵە پیاوی گەورە. وەیەومە حونەین ئیذ ئەعجەبەتکم کەثرەتکم. ڕۆژی حونەین ئاوا سەیری خۆتان کرد، ئیذ ئەعجەبەتکم کەثرەتکم، پێتان وابوو
سەرتان سوڕما لە زۆری خۆتان نەدایەوە پەنای خوا وتان ئەم هێز و بازوانە کێ دەرەقەتیان دێت فلم تغني عنكم شيئا أو هێز و باز و ئەو کەثرەت و زۆریە هیچ سوودێکی پێ نەگەیان وضاقت عليكم الأرض بما رحبت نەک ئەوەندە زەوی بە پانتایی خۆی بچووک بۆوە لێتان وای لێ هەر جێگەتان نەئەبووە ثم وليتم مدبرين پشتان کردەوە ڕاتان کرد ئەزان ئەم جەیشە کێی تیا بوو ئەم جەیشە سعدی کوڕی ئەبی وەقاسی تیا بوو ئەم جەیشە خالیدی کوڕی وەلیدی تیا بوو ئەم جەیشە عومەری کوڕی خەتابی تیا بوو ئەم جەیشە ئەوبەکری سدیقی تیا بوو کورە لەمانە گەورەتر ئەم جەیشە پێغەمبەری خوای صلی الله عليه و آله وسلم لەگەڵا بوو تیا بوو بەڵام خەلەلێک لە عەقیدەیە دروست بوو پشت بەستنێک بەخوا تێک چوو عجب هاتە ناو عەقیدەی خەڵکی ئیماندارەوە فلم تغني عنكم شيئا هیچ سوودی پێ نەگەیاند ئەم زۆریە لە بەرامبەر لە حونەینە لە بەرامبەر هۆزێکی بچووکە ئێوە شکان ڕاتان کرد پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم 6 بۆ 7 کەس لە ڕێواتێکە تەنها 2 کەس بە دەوری پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم مانەوە ئیمامی ئەوبەکر و ئەبوو سوفیان ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ ئەو جەیشە زەبەلاحە نەما بۆ چونکە ئێوە ئاعتیمادتان خستە سەر خۆتان ئاعتیمادتان نەخستە سەر خوا خەلەل لە عەقیدەتانە دروست بوو ئەی جەنگی بەدر جەنگی ئوحود ئەصحابی ڕەسوڵ الله صلی الله عليه و آله وسلم بوونی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم تیانە بوونی شەو نوێژەکانیان بوونی عەبدایەتیەکانیان بوونی شوێن کەوتەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم شەفاعەتی بۆ نەکردن شکان چونکە یەک ئەمری پێغەمبەری خۆیان صلی الله عليه و آله وسلم جێبەجێ نەکرد ئێمەش ئەمڕۆ هەندێک جار کە سەیر ئەکەین ملیارێک و 200 ملیۆن مسلمان جێیشێکە کە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرمێ ئەم ئومەتەی ئێمە لن تغلب أمتي من 12,000 من قلة كي أمتي من جيشت 12,000 لبر كميش كزنا يعني أبد إما لبر كميش كزنا يعني بزوتنوي إسلامي وها دروز بوشك داري بس تنها شركرة زور تايبة كان إلى 12,000 تجاوزيان كردو شكاش ونجمة هو كارس شي يعني إما نابي بير كينو إما نابي سير كين ئەم ئومەتە بەهێزە پاڵەوانە چۆن ئەکەوێ بەخوا لەسەر زەویە جوندی وەکو جوندی موسڵمانە دەست ناکە وەرە لە قورئانە صیفاتی جوندی موسڵمان بخوێنەرەوە بزانە چ پاڵەوانێک بزان چۆن بەرابەری کافرانیان کردووە بەڵام چۆن ئەبێ ئەم جەیشە گەورە و عەزیمە بشکێ خوا جەلە جەلالوه کاتێک نەسڕەتی ئێمە ئەدا کە ئێمە ڕازگۆ بین لە 2 خاڵە یەکەم لە مەسەلەی تەوحیدمانە زۆر سەرڕاز بین دووهەم لە شوێنکەوتەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم زۆر تند و تۆڵ و تۆکمە بین بەخوا لە جەنگی ئوحودا سەحابەیەک نەبوو سیواک نەکا سەحابەیەک نەبوو دەستنوێژی وەکو دەستنوێژی پێغەمبەریان نەبێ صلی الله عليه و آله وسلم نوێژی وەکو نوێژی ئەو نەبێ هەموو شتێکیان بەخوا کەسێکی بەهاتە مەدینە ببینە ئەو ئەمە پێغەمبەرستانە هەموویان لەوە چوون ئێوە تەسەورەکەن تەنانەت شێوازی بەستنی مێزەرەیان و شێوازی دانانی قاچیان و شێوازی قسەکردنیان تەنانەت ئەیانویست وەکو پێغەمبەری خوا بێ صلی الله عليه و آله وسلم بەڵام یەک مخالەفەی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم شکستێکی گەورەی بەسەرهێنا بۆ لە حونەینە تۆ تەسەورەکەی و 12,000 چۆن بوون والله هەر کامێکیانە لە دوورۆ بینە هەرچی صفاتی پێغەمبەر عليه الصلاة والسلام لەوە ئەدبینی بەڵام خەلەلێک لە ناخەوە دروست بووە لە عەقیدە بۆیە سوودێکیان لەو زۆریە نەبینی و شکان ئەم دەرسە گەورانەی کە خۆی گەورە لە قورئانە بۆ ئێمەی تۆمارەکە بۆی تێبگەین فقهی نەسڕ و تەمکینی خوا لەسەر زەویە کاتێک ئەبێ کە ئێمە زۆر ساغ بین زۆر کارا بین زۆر بەهێز بین اینجا خۆی گەورە دەروی خێرمان لێ ئەکات وا تەسەورکەین خۆی گەورە بەم چڵک و بەم بێکەڵشێمانەوە هەموومان ئیتر نەسڕە دەدا نەخێر ئێمە زۆر کارمان لە بەرماوە کۆ لەناو ئەم ئومەتە هاتین ئەصحابە ئاسا و عومەیر ئاسا
مصعب ئاسا 12,000 مان دەست کەوت هەتاوەکو نەسرەت خوا بە ئومەتە بدە. ئێمە لە ناو شەهەوات و شوباتە گەوزاوین. وەرە ئەم ئومەتە کە ئێستا خۆمان بە شوێن کەوتەوە ئەزانین کە ها لە شوێنەکەەوە سەرکەوتن بەدەست بێنین. سێرەکەی شوبهەیەکی بچووک لە تەلەڤیزیۆنە بڵاوەکرێتەوە هەومان کاریگەری بێ ئەوەکەین تەسیرمان لێ ئەکە. کورەزان ئەصحابی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم کێ بوون؟ یەک دانەی هەڵەبژار ئادەی وەرە فڵان بەخوا هەنێکی هەر ناویان نازانرێ. خۆ ئیمامی ئەبوبەکری نانار بۆ لای قەیسەر و بۆ لای فورس و بۆ لای کێ؟ نەخێر سەحابەیەکی زۆر بەسیتی سادە وەرە ئەم نامەیە من بەرە بیبە بۆ لای مەلیکی ڕۆم، بیبە بۆ لای مەلیکی فورس، بیبە بۆ فڵانە شوێن. ئەم نامەی پێغەمبەری خوای صلی الله عليه و آله وسلم هەڵ ئەگرت و ئەڕۆژ کە ئەنەما هەموو دنیای لەگەڵە، کەون و کائینات کە ئەنەما رب العالمین ئەبینە لەگەڵ خۆیە. کاتێک کە ئەچۆ ژوورەوە کام ئافرەت جوانە ئەدەینێ کاریگەری لەسەر دانە ئەنا، پارەت ئەدەینێ کاریگەری لەسەر دانە ئەنا، ئەتکوژین کاریگەری لەسەر دانە ئەنا، چونکە دامەزرا بوو دامەزرا. ئەم ئومەتە پیاوی ئاوای ئەوێ دامەزرا و بۆیە هەتا ئەم جۆرە پیاوانە دروست نەبن لەناو ئەم ئومەتە. هەر بزوتنەوەیەکی چەکداری دروست بێ ئیلا فەشەلەیە. بۆ چونکە ئەم قووەت و هێزە، ئەم ڕۆحە بەهێزە، ئەم سەیتەرە گەورەی ناخ، ئەم عەقیدە پاکە ئەبێ دروست بێ. ئەبێ ئەو کەسە کە چەکی لە پێناوی خۆیان هەڵگرت قەناعەتی وا نەبێ ئەم چەکە سەری ئەخا، قەناعەتی وا بێ ئەو هێزە معنەوەی خوا جەلە جەلالوه سەری ئەخ. ئەبێت کاتێکەوە لە شوێنێکە وەستا و سەرکەوتنێکی بەدەستهێنا تەسەور نەکە ئەمە سەرکەوتنێکە و ئەم بەدەستی هێنا، ئەبێت سوژدە بەرێ یا ئیلاهی فریام کەوە. بۆیە لەم ڕۆژگارە ئێمە ئیماندار چەند خاڵێک بە سەریعی لە خزمەتتانە باسەکەم کە پێویستمان پێیەتی. واللهی ئەبێ کارکەین هەر هەمومان لەسەر پاکژی عەقیدە، ئەبێ ئیشکەین لەسەرەوەی عەقیدەی خۆمان پاککەینەوە، ساغکەینەوە. کە ئەڵێم عەقیدەی خۆمان ساغکەینەوە مەبەستمەوە نییە بڕۆی کتێبێکی عەقیدە بخوێنی شەرتەکانی لا ئیلاهە ئیلەڵڵاه ئەمەندەن. من ئەو کتێبانم بەلاوە گەورەیە، بەڵام ئەو کتێبانە هیچی عەقیدە نییە. ئەگەر کەسێک لە ئێوە بڵێت ملیارێ دینار، ملیارێ دیناری هەیە، تەنها وتویەتی کەی ملیارێ دیناری بوو بە خاوەنی ئەو کاتە قسەکەی سەنگی هەیە. بۆیە کەسێک 100 جار بڵێ لا ئیلاهە ئیلەڵڵاه بەخوا ئەگەر لە کردەوەیە لا ئیلاهە ئیلەڵڵاه ڕەنگی نەدایەوە هیچ سوودی لێ وەرنەگرێت. چه ئیسپادەیەکی هەیە؟ بڕۆ 100 کتێب بخوێنە لە عەقیدە و علمی عەقیدە وەرگرە کە تۆ عەقیدە لە دڵتا نەچەسپی، خوات بە تاک و تەنها نەزانی، بە خاوەنی گەردوونێ نەزانی، هەموو حرەکە و سەکەنەیەک لە گەردوونا بەهی خوات نەزانی، چه ئیسپادەیەکی هەیە عەقیدەی تو؟ چۆن عەقیدەیەکە دامەزراوە؟ زۆر کات ئینسان لەبەر فقهی لەبیرەچێتەوە، لەبەر عەقیدە عەقیدەی لەبیرەچێتەوە. ئەمە یاسایە. زۆر کەس هەیە ئەوەندە کتێبی فقه ئەخوێنێ فقهی لەبیرەچێتەوە، لە نقطەیەکی فقهاوە نەبێ ئیتر تەواو ژیانی ئەفەوتی. زۆر کەسیش هەیە پێی وایە چەند خاڵێکی عەقیدە ئیتر عەقیدەیە، وەڵڵاهی وەکو وایە کەسێک سەری بێشێ و هەر بە زمان بڵێ پاراسیتۆڵ حشتێکی بۆ نابێ. ئەبێ عەقیدە بخۆیت، ئەبێ عەقیدە بخۆیتەوە، ئەبێ لە فکر و دڵ و مەغزای مێشکتا ئیمان چەسپی بێ، ئیمان بەخوا چەسپی بێ، ئیمان بە ئاخرەت چەسپی بێ. کورەکەی عەقیدەی خۆت تاقی کەرەوە، ئەو کاتێک پەنهانە کەس ئاگای لێو نییە. ئەبزانە عەقیدە و کام عەقیدەیە، شاشەیە بەدەستەوەی بزانە عەقیدەکە و بایی چەنە. کەس ئاگای لێ نییە و گوناهی هاتوۆتە بەردەسێ، بزانە ئەو کاتە عەقیدەکەی خۆت تاقی کەرەوە. ئەگەر ناتۆ هەر بە زمان بڵێ ئێمە خاوەنی عەقیدەیەکی پاکین و ئەهلی تەوحید و ئەهلی تەوحید، چه ئیسپادەیەکیە؟ 100 ساڵ بڵێ ئەهلی تەوحید کە ئەهلی تەوحید نەبووی تۆ بەچی ئەچی؟ بۆیە عەزیزانم یەکەمین کاری ئێمە لەم ڕۆژگارە سەختە ئەوەیە کە ئاگامان لێبێت عەقیدەمان دامەزرێت، لە ناو عەقیدەشە ئاگامان لە شیرکی خەفی بێ، ڕیا بێ. ڕیا وەڵڵا ڕیا ئەم ئومەتەی کاول کردووە. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ لە هەموو شتێ زیاتر لە شتێ ئەترسم لە ئێوە، ئەویش ڕیایە. ئاگاتان لێبێ شیرکی خەفی، ناوی لە ناوە شیرکی خەفی، هاوڵ بۆ خوا پەیاکردن بە دزی. کەس تازە لەم ئومەتە بەردوودار ناپەرسێ، هەر بڕواشی بە ئیسلام نەمێنە قەت نابێتە گاپەرست، چونکە تازە عیزەتێکی وەرگرتووە، شەهامەتێکی وەرگرتووە، ئینسانیەتی خۆی دۆزیوەتەوە.
بەڵام شیرکی خەفی ماڵی ئێمەی کاول کردووە کە تۆ نوێژەکەیت و چاوە لە خەڵکە بە ڕۆژوو ئەبی چاوە لە خەڵکە سەدەقە ئەکەی چاوە لە خەڵکە وتارەی چاوە لە خەڵکە دوو کەلیمە ئەزانی چاوە لە خەڵکە ئەو خوا عەزیمە نابینی ئەمە خەلەلی عەقیدەی ئێمەیە کە ئەبێ چارەسەر کرد تەوبەکردن ئەفەرمێ ما نزل بلاء إلا بذنب وما رفع إلا بتوبة هیچ بەڵایەکی خوانێ لەسەر ئەم زەویە دابارێ لە خۆتا ماڵ و مناڵتا ئومەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وآله وسلم شارەکە گرانی ڕۆمانتیەکە لە وڵاتە هەرچی ڕووی تێکردن بەهۆی گوناهەوەیە بەچیش لا ئەچێ لەسەرمان بە تەوبە و ئیستیغفاری زۆر ئەمە دووهەم خاڵواتە عەقیدە و دامەزێنە تەوبەی زۆر کە کردەوەی ساڵحی زۆر کە عەبدێکی ساڵحی خوا بە التزامت بە دینەوە هەبێ دعوە و بانگەوازی خوا لە یاد نەکەی هەرچی بابەتێک زانی سەر ئەکێشێ بۆ اختلاف لە بینی مسلمانانە لێی گەڕێوازی لێبێ بۆی ئومەت بتوانێت یەک بگرێتەوە لەکوێ خۆت بینیوە لە دائیرەیەکی بچووکە شەڕێ لەگەڵ مسلمانە ئەکرد دڵنیا بە لەوە کە تۆ لە دائیرەی کوفرە یاری ئەەکەی کە ئەڵەم دائیرەی کوفر نەکچوویتە ناو کوفر یعنی لە ناو یاریەکی کوفرە تۆ یاری ئەکرد چۆ کافر ئەزانێت چۆن ئیشەکە یە لەم مزگەوتەی ئێمە هەر هەومانەکاتە دژی یەکتر کافر بە باشی ئیشی خۆی کردووە لەسەرمان و ئەشی کات بەردەوام لەکوێ خۆت لە بازنەی بچووکە بینیەوە بزانە کاری کوفر جێبەجێکردن کاری ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کەی دڵەکەت ڕقی لە ئەهلی قیبلە نەبوو شەڕ لەگەڵ کافرا کرد نەهاتی شەڕ لەگەڵ ئەهلی دینا بکەی ئەلێرە ئیتر تۆ خۆت دۆزیوەتەوە کەی شەڕ لەگەڵ ئەهلی دینا کرد خۆتە فەوتان ئیش بۆ کافر و بێدینەکەی بە خۆت بزانی یا بە خۆت نەزانی هەمی مسلمانان هەڵگرە ئەو ناڕەحەتیانەی مسلمانان شەوان لە دوعاکانتە لە یادی نەکەی دوعا بۆ خۆت کەیت و ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە یاد کەی دوعا بۆ چاکەی خۆت و وڵاتی خۆت کەیت و نیشتیمانی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە یاد کەی بەخوا عەقڵی مسلمان عەقڵێکی زۆر گەورەیە ئەو تۆپەخڕەی زەوی لە عەقڵی هەموو کەسێکی مسلمانە هەیە کە چۆن سەیتەرەکە بەسەری و عەدالەتی خوای بەسەرا بچەسپێنێ وەلاء بۆ ئیمانداران دەستەبەرکە لەکوێ فریا کەوتی ئیماندارێکت بینی وەلاء و خۆشەویستیت بۆی هەبێ مسلمانانی سین ئەبینی سینی شوێعەتی بێدین وا تەفروتونیان ئەکا مسلمانی ئیغۆر لەناوە بە تۆ لێرەوە بێ بڵێ وەڵڵاهی ئەوانە عەقڵیان بڕێکیان سۆفین قەیناکە بە فەوتن ئەم عەقڵیەتە ئەمە ئیش بۆ کافر ئیش بۆ سینەکەی تۆ وەڵڵا ئەوە مسلمانانی بۆرمە ئەسووتێنرێن بەخۆ لە ڕووی عەقیدەوە خەلەلیان هەیە ئیشی ئێمە نییە ئەمە کاری مسلمان نییە لەکوێ ئەهلی قیبلە لێ قەوما ئیشی تۆیە هەممی تۆیە غەممی تۆیە ئەگەر بێت و ئێمە ئەم هەموو غەمەمان هەبوو بەخوا نەسرەت بۆ ئەم دینە ئەگەڕێتەوە بەخوا بەم چاوانەی سەر وعدەکانی خوا جەل جەلاوه لەسەر زەویە ئەبینین بۆیە لە ئێستای عەرستانەکەم زۆر کاری گەورەمان ماوەمانە بۆی پەلاماری گەورە بدەین و قسەی زل بکەین ئەبێ پەروەردەی ناخی خۆمان کەین ئێمە چین ئێمە خەریکی چین ئایا ئێمە چەندێ خوا ناسین ئێمە چەند ئەو بەردەین کە بۆ ئەوە ئەشێن بخرێن ناو بەر دیواری ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئێمە لەکوێ ئەتوانین بین شانمان وهای لێبێت کە سوچێک بۆ ئومەتەکەی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم هەڵگرێت کوا دڵمان وەکو دڵی ئەصحاب کوا کردەوەمان وەکو کردەوەی ئەصحاب کوا هەڵسوکەوتمان وەکو هەڵسوکەوتی ئەصحاب کابرای ئەوروپی ناقینی ئەڵێت سەد مصعبی کوڕی عومەیرم بدەنێ هەموو ئەوروپاتان ئەدەمێ بەڵام ئێمە وتمان یەک دانەشمان نییە ئەوە هێزی دینەکەی خەڵک ئیمانە هێنێ ئەوە ناشرینی ئێمەی خەڵک ڕقی لە دینە بێتەوە ئەگەر ناوەرە کێ ڕقی لە ڕازگۆییە کێ ڕقی لە عەدالەتە کێ ڕقی لە جوانیەکانی ئیسلامە ئەوە ڕقی لە ئێمە ئەبێتەوە کە نازانین تەنفیز و تەطبیقی ئیسلام بکەین بۆیە عەزیزانم ئومێد بە هەر هەمومان پێکەوە خاڵێکی وەرچەرخان لە ژیانمانە دەست پێ بکەین خوای گەورە زۆر وێزگە بە ئینسانی مسلمان ئەدا وێزگەکانی ڕەمەزان زۆر گەورن وێزەکانی جومعان زۆر گەورن وێزەکانی دووشەمان و پێنجشەمان زۆر گەورن هەمووی وێزگەی وەرچەرخانە لە ژیانی تۆیە وەرە وەرچەرخێ بڕیاردە دڵت بکە بە دڵی ئومەتی کردەوەکانت وەها بێ ئومەت سەرخەی هەتا وەکو وعدەکانی خوا جەل جەلالوه بە چاوی سەرمان ئەبینین خوایە داوا لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت یا ڕەبی خوایە لە گوناهەکانمان ببورە
یا ربی خوای جان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمی خۆت بە کەڕەمی خۆت بەزەی خۆت بەسەرمانە ببارێن عفومان کە یا ئەکرەم الئەکرەمین لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای جان داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بەزەیی و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە یا ربی خوای جان کەڕەمی خۆت بەسەر ئەم ئومەتەی پێغەمبەری خوای صلی الله علیه و آله وسلم ببارێنە یا ربی خوای عەقیدەمان ساغکە شوێن کەوتەیمان بۆ پێغەمبەرگیان صلی الله علیه و آله وسلم ڕێککە یا ربی خوای جان همەتمان بەرز کەرەوە بۆ خزمەتی دینەکەت یا رب العالمین یا ربی خوای جان عاقبەتمان پڕ خەیرکە یا ربی خوای عاقبەتمان پڕ خەیرکە خوای داوات لێ ئەکەین ڕەحم و کەڕەم و بەزەیی خۆت بەسەرمانە ببارێنە نێوچەوانمان بگرە بۆ خەیر بمان خەرە سەر هیدایەت چۆن لاشە و ظاهرە وەکو ئەصحابی رسول الله صلی الله عليه و آله وسلم لێ کردوین خوای ئێمە ڕۆژانە لایانی کەم حەڤە جار ئەڵێن اهدنا الصراط المستقیم صراط الذين أنعمت عليهم خوای دڵ و دەروونمان وەکو ئەوانە لێ بکە کەوا نیعمەتی خۆتێ بەسەرا باراندن لە ئەصحابی رسول الله صلی الله عليه و آله وسلم یا ربی خوای جان داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لەسەر خواناسی دامان مەزرێنە یا رب العالمین پەروەردگارە داوات لێ ئەکەین گرفتەکانمان چارەسەر کە ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە خوای گیان لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی با و باپیرمان ببورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان ببورە لە گوناهی برا و خوشەکانمان ببورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە لە گوناهی ڕەفیق و هاوڵ و دۆستانمان ببورە لە گوناهی قوتابی و مامۆستامان ببورە خوای لە گوناهی دراوسێکانمان ببورە هەر کەس مافێکی بەسەرمانەوە لە گوناهی ببورە هەر کەس پیاوەتێکی لەگەڵا کردوین خوای لە گوناهی ببورە یا ربی خوای عاقبەتمان خێرکە خوای عاقبەتمان خێرکە لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ خوای زەلیلی سەر جێگەمان مەکە زەلیلی دەستی زاڵممان مەکە پەروەردگارە بەهانامانە وەرە یا رب العالمین یا ربی خوای داوات لێ ئەکەین ڕەحم و بەزەی خۆت بەسەر گۆڕستانەکانمانە ببارێنە لە گوناهی مردووەکانمان ببورە ئەو مردوانەی خوای هیچ کەسێک نییە ئێستا دوعای خێریان بۆ بکات چاوە چاوەیانە ئێمە دوعایەکیان بۆ بکەین خوای ئێمە دوعاکان بۆ بەرزەکەینەوە یا ئیلاهی عەفویان کە بەزەی خۆت بەسەریانە ببارێنە یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆی بە گەورەی خۆت خوای گیان هەر کەس گرفتێکی هەیە بۆی چارەسەرکە ئەوەی بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەوەی بێ مناڵە مناڵی پێعەتاکە ئەوەی بە مناڵە مناڵی ساڵحکە ئەوەی قەرزارە قەرزی سەرشانی سووکە ئەوەی ڕزقی کەم ڕزقی حەڵاڵی زیادکە ئەوەی نەخۆشە شیفای بۆ بنێرە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان بەزەی و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە حیا و حورمەتمان زیاد کە سەترمان کە یا ئەکرەم الئەکرەمین عیبەکانمان بشارەوە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان فەضەحمان مەکە یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە عاقبەتمان پڕکە لە خێر و خۆشی یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان توبەکانمان لێ قبول کە تەراویحەکانمان لێ قبول کە ذکر و ئەورادمان لێ قبول کە پەروەردگارە قورئان خوێندنەکانمان لێ قبول کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە و قبولمان کە یا رب العالمین یا ربی خوای گیان ئێمە تەنها لەبەر خاتی تۆ لەم شوێنە کۆبووینەوە یا ئیلاهی بە زمانی بەڕۆژەوە پەروەردگارە هانامان بۆ لای تۆ هێنا بە حورمەتی ئەم مناڵە بێگوناهانە یا ئیلاهی بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە و لە تاوانەکانمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین خوایە بە حورمەتی ئەم ڕیسپیانە پەروەردگارە دوعاکانمان قبول کە یا ئەکرەم الئەکرەمین بە حورمەتی ئەم گەنجانە پەروەردگارە گەنجە تەوبەکارانە بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە دەی خوای گیان سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان هیدایەتی ئەم مناڵانەمان بدەی یا ربی خوای گیان سەرفرەزی دنیا و ئاخرەتیان کەی دڵیان پەیوەستی مزگەوت کەی عاقبەتیان پڕ خەیر کەی بیان کەیتە شۆڕژگێڕی ئەم ئیسلامە یا رب العالمین آمین آمین والحمد لله رب العالمين